ئەو میوانانەی کەیان دێنە لایەن ڕەچاویەوە بکەن کەوا لە دووری یەکترەوە دایان برێن قەرەباڵقی زۆر کۆنە بنەوە لەبەروی بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا ئومێد دەکەن ئێمە لەوە ئەم چەند مانگەی کەوا ماوە بێتە هۆی نەمانی ڤایرۆسی کۆرۆنا و جارێکی تر ئەگەر قەدەغی هاتوچۆ لە باشوور ناوەڕاستی عێراقیش دەمێنێ گەشتیارێکی زۆر ڕوو بکاتەوە سروری شوێنە گەشتیارەکانی پارێزگای هەڵەبجە. وەڵا ئیتر ئێمە خواردنی خۆمان هێناوە ئیتر گۆشتە برژێنین و ئیترەوە چای خۆمانە و بەشتی ئاگرەکەین و پاک و خاوێنین و ئەوە دەستکێشە و دەمامکمان هێناوە و دەستکێش و زۆر گۆڕ دەستمان زۆر شوین و ئیتر وەڵایشک و زۆر باشین. Ev meydana bazıyan bazı turuşun. Em delalın. Ev sala gelek ki sarf nab mali alem. Mal khusara sarf nab. Xud ev sala vek bana girantere u nerzantere ji. Bes parak bana almış mali bir girana. Ev pazar vek sar khudani çu çend cehid siyahi ve cehidin. Çare ve cehidin. احتمال قالك هدي عالم خدانا قد هدي دي عالم شنيكا في دست خدان كنا حيوانات كتن سبب جي مثلا في جندل سروتشيا حميش برفض طبارانا واي وديتين بردانه يعني جي خدان كنا حيوانات بزحمتها جبر هند جبر كيف سببها هذا هكا باربا ده 250 جيابتن 200 صحابت اف صلب مثلا 300 صحاب بيجي 350 جيا كم تنال هذا بونمونه L'Italia basata sul turismo da un punto di vista economico e senza dubbio ha risentito in maniera molto importante delle difficoltà date dal coronavirus, ma con un ottimo lavoro di governo l'emergenza è ben controllata e speriamo che prosegui in questa direzione. ڕاستیدا پەتای کۆرۆنا کاریگەریەکی زۆری هەبوو لە هەموو لەگەشت سێکتەرەکان لە وڵاتانی ئەوروپادا ئیتالیاش بێبەش نەبوو لەو قەیرانانە بە تایبەتی سێکتەری توریزم سێکتەری گەشتیاری لێرکانەدا تووشی قەیرانێکی ئەزگار زۆر بوو وەکو دەیبینن لە چاو ساڵانی پێشوو ئیتالیا ژمارەی گەشتیارانی زۆر کەمی کردێ بە تایبەتی گەشتیارانی بیانی گەشتیاران ئەو گەشتیارانەی کە دەیبینن لێرە زۆربەی زۆری گەشتیاری ناوخۆین خەڵکی ئیتالیانە خەڵکی وڵاتانی تکە بەترسن دەترسێن لەوەی کە سەردانی وڵاتی ئیتالیا بکەن بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بێگومان.